لە سۆران دزیەکی گەورە و سەرسوڕهێنەر کە پێشتر وێنەی هاوشێوەی نەبووە لە زێڕەنگری دەرگەڵە دەکرێت و نزیکەی 40 کیلۆ زێڕ و 30 دەفتەر دۆلاری لێ دەدزرێ. دزەکان بە سوودوەرگرتن لە ڕێگای ڕێڕەوی ئاوەڕۆی شارەوە توانی و یانا بگەنە دوکانی زێڕەنگرەکە و دواتر تونێل لێ بدەن و قاسەی زێڕەنگرەکە بشتێنن. ئەمڕۆ کاتژمێر 8:30 بەیانی بوو تیمەکانمان لە بەشی نێشتنی تاوانی سۆران هەروەها بەڵگە و تاوانی سۆران ئاگادار کرانەوە بەبوونی حاڵەتێکی دزیکردن لە دوکانی زێڕینگرەکان. دەست بەجێ تیمەکانمان لە بەشی نێشتنی تاوانی سۆران و هەروەها بەڵگەی تاوانی سۆران چون بۆ شوێنی ڕووداوەکە بە سەرپەرشتی ڕاستەوخۆی بەڕێوەبەری پۆلیسی سۆران پاشەوەی کە هێلکاری و پشکنینیان کرد بۆیان دەرکەوت کە بڕێکی زۆر زێڕ و هەروەها پارە لەم دوکانە دزراوە. قایمقامی قەزای سۆران ڕای دەگەێنێت گومان دەکرێت شەوی پێنجشەممە لە سەرهەینی دزیەکە ئەنجام درابێ. ئەم کارە زیاتر لە 10 ڕۆژی ویستووە تاوەکو ئەو دزیە کراوە. بەپێی ئەو پێداویستیانەی دزەکان جیان هێشتووە بە مەزرای ناوشاردا هاتوونە ماوەیەکی زۆر کاریان تیادا کردووە دەیان فەردەخۆڵیان کۆ کردوتەوە و مۆلیدەی کارەبایان جێهێشتووە تەواوی پێداویستی هەڵکۆڵینیان پێبووە. بەداخەوە ئەوڕۆ لە سۆران لە حاڵەتێکی زۆر نادردا چونکەمە لە سۆران شانازیمان بەوە کرد کە ڕێژەی دزی بە ساف ناگەیشتە دە حاڵەت کە هەمویان کەشون بەڵام ئەوەی ئەوڕۆ کراوە لە سۆران لە خلالی تەوەقعەکەین شەوی پێشتری شەوی پێنجشەم لەسەر جومعە بووە ئەوە زیاتر لە ماوەیەکی 10 ڕۆژ زیاتر پێوە بووینە ئەو خەڵکانی کە دزەکەیان کردیە بەپێی ئەو وەسایلانەی کە بەجیان هێشتە و بە تۆنێلی مەزرای ناو سنتەری شاری بهاتوونە ماوەیەکی زۆریشیان لێ کردووە دەیان فەردە خۆڵیان خڕکۆ کردوتەوە ماتۆری کارەبایان پێبووە وەسائیلی ئیشکردن و هەڵکەندنیان بە کاملی پێبووە. ئەمە تەسەوڕەکەم زیاتر لە 500 مەتر بەلانی کەم تۆنێل بە تۆنێل داهات بن بۆ ئیشەی و زیاتر لە 10 ڕۆژ بەلانی کەم پێوە خەریک بووبن. ئەو شوێنەی کە شکاندویانە جگە لە پۆڵایینی قاسەکەی لە هەر چار لای قاسەکەی 50 سانتیمەتر بە ستورایی شیش و کۆنکریتە بۆیە ئەوانە توانیان بگەنەوێ و ئیستیغلالی شەوانی جومعەیان کردووە خۆیان بە هیچ شێوەیەک لەلایەنی کامێرەکانی ناو دوکانەکە نەداوە توانیتیان بەشێکی زۆری یەک لە زەرەنگەکانی شارەکەمان ببن. بەپێی وتەی شایەت حاڵەکان قاسەی دوکانەکە پۆڵا بووە و بە هەر چوار لاکەیەوە نزیکەی 50 سانتیمەتر سەب و شیشیان هەبووە. دزەکان هەمویان بڕیوەتەوە. سەبارەت بە ناسنامەی دزەکان پۆلیسی سۆران دەڵێت لێکۆڵینەوەمان دەست پێ کردووە و تاوەکو ئێستا کەس دەستگیر نەکراوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.